لە دوای جەنگ وڵاتەکەیان تووشی هەژاری و قات و قوڕی هات. هەموو کۆمپانیەکان ڕەتیان کردەوە کە لەو وڵاتەوە بەرهێنان بکەن، بەڵام بەردەوام بوون لە هەوڵدان تاکو بوونە یەکێک لە باشترینەکانی جیهان. کۆریای باشوور وڵاتێک کە لە هەژاریەوە گەیشتە لووتکە. چیرۆکی سەرکەوتنی کۆریای باشوور بە یەکێک لە پەرجووە ئابوووریەکان دادەنرێت، چونکە یەکێکە لە بەناوبانگترین ئەو چیرۆکانەی کە دەنگدانەوەیەکی زۆری هەبووە لە سەدەکانی ڕابردوودا. لە دوایەوەی جەنگ لە کۆریا لە ساڵی 1953 کۆتایی پێهات، وڵاتەکە تووشی هەژاری و قەیرانێکی زۆر بوویەوە، بەڵام توانی هەستێتەوە و ببێتە یەکێک لەو دەوڵەتانەی کە لە ڕووی ئابوووریەوە بەهێزن. لە ئێستاشدا چەندین کۆمپانیای گەورە و جیهانی تێدایە کە کاریگەریەکی ڕاستەوخۆ و گەورەیان لەسەر بازاڕی جیهان هەیە. لە دوای جەنگەکان بە یارمەتی لایەنە دەرەکیەکان بەرەو سەرەتایەکی سادە هەنگاویاننا، بەرەبەرە بەرەو سەرکەوتن هەنگاویان تەنا. بۆ ئەوەش بەرپرسانی کۆریا ئەستان بەهێنانی پارە لە بەشێک لە وڵاتە جیهانیەکانەوە، بەڵام کێشەیەکی نوێیان بۆ دێتە پێشەوە. ئەویش ئەوە بوو کە کۆمپانیەکان ڕەتیان دەکردەوە لە ناوخۆی کۆریا بەرهەمهێنان بکەن. بۆ ئەوەش ئەڵمانیا و ڕۆژئاوا بە پارە یارمەتیاندا تا بەرەو پێشەوە بڕوات. بەرەبەرە ئابووری وڵات بەرەو باشتر دەچوو، بە تایبەتی لە ڕێگەی کارگەکانی دروستکردنی قوماش و جل و بەرگەوە. هەروەها ئەستا بە پەرەپێدانی کەرتە پیشەسازیەکانی تر بە ئامانجی ئەوەی لە داهاتوودا بتوانێت ڕکابەری جیهان بکات. پەرەپێدان بە کەرتە پیشەسازیەکان بووە هۆی ئەوەی ڕێژەی بێکاری کەمتر ببێتەوە. بەو شێوەیەش داهاتی تاک بەرەو زیاتر چوو، تا دەهات کەرتەکان بەرەو پێشەوە دەچوون. هەموو کاتێک کۆمپانیەکان داوای کارمەندی زیاتریان دەکرد. لە ئەمان کاتیشدا ئەستا بەوەی لە بواری پەروەردەوە بەرهێنان بکە. هەموو ئەو هەنگاوانەش بوونە هۆی ئەوەی ئابووری کۆریای باشوور زیاتر بەرز ببێتەوە. دوای ماوەیەک کۆریا هەستا بەوەی کە ڕێگە ئابووریەکەی بگۆڕێت، لە پیشەسازی بچووکەوە بەرەو ئەنجامدانی پیشەسازی گەورە هەنگاو بنن. تەنانەت بیرۆکی دامەزراندنی یەکەمین کارگەی پۆڵای تایبەت بە خۆیانیان بۆ هات، بەڵام بانکی ناوەندی ڕەتی کردەوە ئەو پرۆژەیە پارەدار بکات. ئەوەش بەوەی ئەوەی پێیان وابوو کە پرۆژەیەکی سەرکەوتوو نابێت، بەڵام کۆریەکان ئەم بربەستەشیان پشتگوێ خست. کارگەی پۆڵاینیان دامەزراند، توانیان سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنن. بەو شێوەیەش کۆریا بەردەوام بوو لە سەرکەوتنەکانی و بە تایبەتی لە پۆڵادا هێندە پێشکەوت کە بووە چوارەمین وڵات لە بەرهەمهێنانی پۆڵادا. لە دوای هەموو ئەوانەش حکومەتی کۆریا ئەستا بە پەرەپێدان و بەرەو پێشبردننی گوندەکان، چونکە لەو سەردەمەدا گوندەکان بەدەست هەژاریەوە دەیان ناڵاند. خانووەکانیان لە پوش و کا دروست کرابوو، هیچ خزمەت گوزاریەکیان نەبوو. بۆەوەش حکومەتی کۆریا ئەستا بە چاککردنەوەی ڕێگای گوندەکان و دابینکردنی خزمەت گوزاری بۆیان، تەنانەت چاککردنەوەی خانووەکانیشیان. ئەو چاکسازیانەش بووە هۆی ئەوەی سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنن. ژێرخانی ئابووری کۆریا بەرەو باشتر بچێ و بگەنە ئەو ئاستەی کە ئێستا هەیەە و لە تەواوی جیهاندا کاڵەکانیان بەکار دەهێنرێن.